یاسای ژمارە 34 لە بەرگی خۆتدا پاشا بە، وەک پاشا ڕەفتار بکە تا وەک پاشا مامەڵەت لەگەڵدا بکرێت. ئەو شێوازەی بەهۆیەوە ڕەفتار دەکەیت زۆر جار ئەوە دیاری دەکات کە چۆن مامەڵەت لەگەڵدا دەکرێت. لە دوورمەودادا ئەگەر بەدڕەفتار یان ئاسایی دەرکەویت خەڵکی ڕێزت ناگرن، چونکە پاشا ڕێز لە خۆی دەگرێت و ئیلهامبەخشی هەمان هەستە لەوانی تردا. بە ڕەفتارکردنێکی شاهانە و بڕوابوون بەهێزەکانت خۆت دەبەستیتەوە بە چارەنووسی لەسەرنانی تاج. پەیڕەویکردن لە یاساکە. کاتێک کریستۆفەر کۆلەمباس هەوڵی دەدا سپۆنسەری دارایی بۆ گەشتە دەریاییە داستان ئامێزەکەی بدۆزێتەوە، زۆرێک لەوانەی لە دەوری بوون پێیان وابوو ئەو لە ئەریستۆکراتی ئیتاڵیاوە هاتووە. ئەم دیدە لە ڕێگەی بایۆگرافیەکەیەوە کە پاش مردنی کۆلەمباس لەلایەن کوڕەکەیەوە نووسرایەوە و چووە مێژووەوە، کە وەکو وەچەی کۆنت کۆلۆمبۆی قەڵای کوکارۆ لە مۆنتێفرات وەسفی دەکات. کۆلۆمبۆ بەنۆرەی خۆی دەوترا کە لە ژەنەڕاڵی ڕۆمانی کۆلۆنیوسی ئەفسانەییەوە دابەزیوە و گوایە دوان لە ئامۆزایە کەمینەکانی وەچەی ڕاستەوخۆی ئیمپراتۆری قوستەنتینیان. لە ڕاستیدا ئەمە باگراوندێکی شرۆڤە هەڵگرە، بەڵام ئەمە هیچ نەبوو جگە لە فانتازیایەکی پڕشرۆڤە، چونکە لە ڕاستیدا کۆلۆمباس کوڕی دۆمۆنیکۆ کۆلۆمبۆ بوو، فەرشچنێکی سادە کە دوکانێکی شەڕابی کردبووەوە و کاتێک کریستۆفەر گەنج بوو پاشان بە فرۆشتنی پەنیر بژێوی خۆی پەیدا کردبوو. کۆلۆمباس خۆی ئەفسانەیەکی لەمەڕ باگراوندە خانەدانەکەی هەڵچنی بوو، چونکە هەر لە سەرەتاوە هەستی کردبوو کە چارەنووس بۆ شتێکی گەورە جیای کردوتەوە و ئەمەی کە هەر جۆرێک لە خوێنی شاهانە لە دەمارەکانیدایە. بەم پێ ئەو وەها ڕەفتاری کرد کە لە ڕاستیدا لە بنەچەیەکی خانەدانیەوە دێت، پاش بەسەربردنی ژیانێکی پیشەیی بێتام وەک بازرگان لە بەلەمێکی بازرگانیدا. کۆلەمباس کە لە بنەڕەتدا خەڵکی جێنوا بوو بە زاوای خانەوادەیەکی سەنگینی لیسبۆن کە پەیوەندیەکی توند و تۆڵیان لەگەڵ تەختی پورتوگاڵیدا هەبوو. لە ڕێگەی ماڵە خەزوورانیەوە کۆلەمباس بە فێڵ دیدارێکی لەگەڵ پاشای پورتوگالدا ڕێکخست، جواوی دووەم، کە ئەو یاداشتێکی پێدا بوو تا دارایی گەشتێکی خۆرئاوا بۆ دۆزینەوەی ڕێگەیەکی قەدبڕ بۆ ئاسیا دابین بکات، لە بەرامبەر ڕاگەیاندنی ئەوەی کە هەر دۆزینەوەیەک کە بەدەستی دێنێ بە ناوی پاشاوە تۆماری دەکات. کۆلەمباس کۆمەڵێک مافی دەویست، تایتڵی ئەدمیراڵی مەزنی دەریای ئۆقیانوس، ئۆفیسی بریکاری لەسەر هەر خاکێک کە دەیدۆزێتەوە و لە سەدی ئایندەی بازرگانی لەگەڵ ئەو سەرزەمینانە پێ بدرێت. هەموو ئەم مافانە بۆ ماوەی و بۆ هەموو کاتێک دەبوو. کۆلەمباس ئەم داوایانەی ئاڕاستە کرد، ئەگەرچی ئەو پێشتر تەنیا بازرگانێک بوو. ئەو تەقریبەن هیچی لەبارەی دەریاوانیەوە نەدەزانی، ئەو نەیتوانی چارەکێکیش بکات و قەد ڕێبەرایەتی گروپێکی پیاوانی نەکردبوو. سەرباری ئەمەش یاداشتەکەی هیچ وردەکاریەکی نەدەگرتە خۆ لەمەڕ ئەوەی کە چۆن پلانەکانی جێبەجێ بکات، تەنیا بەڵێنی تەمومژاوی دەدا، بە دڵنیابوون لەوەی کە داواکاریەکەی ڕەت نابێتەوە. کۆلەمباس لە 1492دا کەوتە ڕێ بۆ گەڕان بە دوای ڕێڕەوێک بۆ ئاسیا، پێش ئەوەی بڕوات وریا بوو لەوەی باشترین دەریاوان بدۆزێتەوە بۆ ئەوەی یارمەتیدەر بێت تا دەگاتە ئەوێ. گروپەکە ڕێڕەوێکی وەهای نەدۆزیەوە. لەگەڵ ئەوەشدا کاتێک کۆلەمباس یاداشتی ئاڕاستەی شاژن کرد بۆ دابینکردنی دارایی گەشتێکی دەریایی، تەنانەت تامەزرۆیانە لە ساڵی دواتردا ئەو ڕازی بوو. بە هاتنی ئەو کاتە شاژن کۆلەمباسی بە چارەنووسێکی گەشت بینی بوو بۆ ئەو شتە مەزنانە لێکدانەوە. وەکو دۆزەرەوەیە کۆلەمباس لە باشترین حاڵەتدا کەسێکی سادە و ئاسایی بوو. ئەو لە دەریاوانێکی ئاسایی کەمتری لەبارەی کەشتیەکانەوە دەزانی، قەدنەی دەتوانی پێوەری بەرزایی و درێژایی گەشتەکان دیاری بکات.
دورگەکانی لەگەڵ کیشوەرە گەورەکان لێتێک دەچوو بە خراپی مامەڵەی لەگەڵ ستافەکەیدا دەکرد. بەڵام لە بوارێکدا ئەو بلیمەت بوو، دەیزانی چۆن خۆی ساغ بکاتەوە، چۆنی تر ڕوونی بکاتەوە، چۆن کوڕی پەنیرفرۆشێک بازرگانێکی دەریایی ئاستنزم دەتوانێت خۆی لە بەرزترین خێزانە شاهانە و ئەریستۆکراتەکاندا نزیک بکاتەوە. کۆلەمبەس هێزێکی نایابی هەبوو لە جادووکردنی خانەدانەکان و هەمووشی پەیوەندی بە شێوازی ڕەفتارەکەیەوە هەبوو. ئەو هەستێکی بڕوا بەخۆبوونی بەرجەستە دەکرد کە بە تەواوی لەگەڵ ئامڕازەکانیدا ناکۆک بوو. لە ڕاستیدا ئەم بڕوا بەخۆبوونە هەر ئەوە بوو کە زۆر جار خانەدانەکان لە خۆیان پیشان دەدا. ئەریستۆکراتە ستایل کۆنە بەهێزەکان پێویستیان بە سەلماندن نەبوو بۆ ئەوەی خۆیان بسەلمێنن، بەهۆی ئەوەی کە خانەدان بوون دەیانزانی هەمیشە شایستەی زۆرترین و زۆرترینیان دەویست. بۆیە لە بەرامبەر کۆلەمبەسدا هەستیان بە نزیکایەتێکی ڕاستەوخۆ دەکرد، چونکە ئەو ڕێک بە شێوازی ئەوان ڕەفتاری دەکرد، بەرز لە سەرووی حەشاماتەوە، چارە نووسراو بۆ مەزنایەتی. تێبگە لە ناو دەسەڵاتی تۆدا نرخی خۆت دابنیت، ئەمەی کە چۆن ڕەفتار دەکەیت پیشاندەری بیرکردنەوەتە لە خۆت. ئەگەر داوای کەم بکەیت بە پێدسکێ ڕێبکە و سرد نزم بکەیتەوە، خەڵکی پێیان وایە ئەمە پیشاندەری کارەکتەری خۆتە، بەڵام ئەم ڕەفتارە تۆ نیت. ئەمە تەنیا هەڵبژاردننی خۆتە بۆ خۆپیشاندانت بەرامبەر خەڵک. تۆ دەتوانیت وەک کۆلەمبەس ئاسان بیخەیتە ڕوو، ڕاقی، بڕوا بەخۆبوو، هەستکردنی زگماکیت بەوەی بۆ لە سەرنانی تاج لەدایک بوویت. بۆ هەموو فریودەرە مەزنەکان ڕووداوێکی شایستە هەیە کە ئەوان دەسەڵاتی خۆیانی لێوە بەدەست دەهێنن. لە کردداری واقعی فریوداندا ئەوان دەکەونە ژێر کۆنتڕۆڵی باوەڕبەخۆبوون. ئەمەیە کە دوای وەها پەرج و ئاسا و کاریگەر لەگەڵ ئەوانەی دەوروبەریان دەدوێت. فرێدریک نیچە. کلیلی دەسەڵات کە مناڵین ئێمە بە شاگەشکێکی زۆرەوە دەژین، چاوەڕێی هەموو شتێک، داوای هەموو شتێک لە جیهان دەکەین. ئەمە بە شێوەیەکی گشتی لە یەکەمین هێرشەکانماندا بۆ ناو کۆمەڵگە دەردەکەوێت، لە کاتێکدا کە ئێمە ژیانی پیشەییمان دەست پێ دەکەین، بەڵام کاتێک گەورە دەبین و شکست و نسکۆکانمان سنوور دادەنێن و پێ بە پێی کات تونتر و ڕەقتر دەبن، بە گەیشتنەوە ئاستەی کە کەمتر لە جیهان چاوەڕێ بکەین. ئەو سنوور بەردیانە قبول دەکەین کە زیاتر خۆمان سەپاندومانن. ئێمە دەست دەکەین بە ملدانەواندن و پچڕین و پۆزیشێنانەوە بۆ سادەترین داواکانمان. چارەسەر بە بچووکبوونەوەیەکی لەو جۆرە ئاسۆکان ئەوەیە بە مەبەستەوە خۆمان ناچاری ئاڕاستەیەکی پێچەوانە بکەین، شکستەکان بە بچووک بگرین و سنووربەندیەکان فەرامۆش بکەین، وەها لە خۆمان بکەین ئەوەنەی مناڵێک کە داوا و پێشبینی هەیە. بۆ بەدەستێنانی ئەمە پێویستە ئێمە استراتیژیەکی دیاریکراو بەسەر خۆماندا پیادە بکەین. دەتوانیت پێی بڵێیت استراتیژی تاج. استراتیژی تاج لەسەر بنەمای سادەی زنجیرەی هۆکار و بەرئەنجام بنیاد نراوە. ئەگەر ئێمە باوەڕمان وابێت چارە نووسمان بۆ شتە مەزنەکان نووسراوە، باوەڕمان بۆ دەرەوە تیشک دەداتەوە، وەک چۆن تاج پڕشنگێک بە دەوری پاشادا دروست دەکات. ئەم تیشکدانەوەیە کە خەڵکی دەوروبەرمان توش دەکات، کە پێیان وابێت دەبێ ئێمە هۆکارمان هەبن بۆ ئەوەی هەست بە دڵنیاییەکی وەها بکەین پێدەچێ ئەو خەڵکانەی تاج لەسەردادەنێن هەستێکی ناوەکی سنوورەکان نەکەن بۆ ئەو شتەی کە دەتوانن داوای بکەن یان بەدەستی بێنن. ئەمەش بۆ دەرەوە تیشک دەداتەوە، سنوورەکان ون دەبن، استراتیژی تاج بەکاربێنە و ئیتر تۆ سەرت دەسوڕمێت کە چەندێک جار بەرهەمی دەبێت. ئەو مناڵە دڵخۆشانە بە نمونە وەربگرە کە هەر چێکیان بوێت داوای دەکەن و بەدەستیشی دێنن. چاوەڕوانیە بەرزەکەیان جادووەکەیانە، پێگەشتوەکانیش خۆشی لەوە دەبینن کە ئارەزوەکانیان بەجێ دەهێنن، هەروەکو چۆن شاژنە ئیزابیلا
خۆشی لەوە دەبینی کە هیواکانی کۆلەمبەس بەدی بێنێت. لەوانەیە تاج لە خەڵکی ترت جیا بکاتەوە، بەڵام دەکەوێتە سەر خۆت کە ئەم جیابوونەوەیە بکەیتە واقع. دەبێت تۆ بە شێوەیەکی جیاواز هەنگاو بنیت، دوورایی خۆت لەوانەی دەوروبەرت بپارێزیت. ڕێگەیەک بۆ جەختکردنەوە لە جیاوازیەکەت ئەوەیە کە هەمیشە بە شکۆوە ڕەفتار بکەیت. گرنگ نییە بارودۆخەکە هەرچۆنێکە. لویس فیلیپ هیچ هەستێکی نەدایە خەڵک لەمەڕ ئەوەی کە جیاواز بێت لەوانی تر. ئەو پاشایەکی بانگدار بوو، هەر کەساتی ئەوەش هات ڕەعیەکانی هەڕەشەی لێ بکەن ملیدا. هەمووان هەستیان بەمە کرد و بازیاندا بەسەریدا. بە نەبوونی شکۆی شاهانە و مکوڕی لە مەبەستدا لویس فیلیپ وەکو ساختەیە کاتە بەرچاو و تاجەکەی بە ئاسانی لەسەر کەوتە خوارەوە. بیرت بێت دەکەوێتە سەر خۆت کە نرخی خۆت چۆن دابنیت. داوای کەم بکەیت هەر کەمت دەست دەکەوێت. داوای زۆر بکە و ئاماژەی ئەوە بگەێنە کە تۆ شایستەی نرخ و بەهای پاشاییت. تەنانەت ئەوانش کە ڕەتت دەکەنەوە لە بەرامبەر باوەڕ بەخۆبوونەکەتدا ڕێزت دەگرن و ئەو ڕێزە بۆ دوجار بە شێوازگەلێک کە وێنای ناکەیت کەڵکی دەبێت. وێنە تاج لەسەر سەری خۆتی دابنێ، ئەوا بە شێوازێکی جیاواز دەردەکەویت. هێمنیت بەڵام دڵنیایی یەکتیشک دەدەیتەوە. قەت گومان پیشان مەدە، قەت شکۆمەندی لەژێر تاجەوە لە دەست مەدە. ئەگینا بۆت نابێت. تاج چارەنووسێکی کەسێکی شایستەتر دەبێت. چاوەڕێی تاج لەسەر نانان مەکە. گەورەترین ئیمپراتۆرەکان خۆیان تاج لەسەر سەری خۆیان دادەنێن. دەسەڵات دەبێ هەموو کەسێک لە بەرگی خۆیدا شاهانە بێت. بە هەموو کردارەکانت ئەگەرچی هی پاشایەکیش نەبن، لە ناو فەزای خۆیاندا شایستەی پاشایەک بن. لە کردارەکانتدا بەرز بە، لە بیرکردنەوەکانتدا قەبە بە و لە هەموو کارەکانتدا پیشانی بدە کە تۆ شایستەی ببیتە پاشایەک، ئەگەرچی لە واقعیشدا پاشایەک نەبیت. پێچەوانە بوونەوە ئایدیای پشت گریمانەی شاهانە ئەوەیە خۆت لە خەڵکی تر جیا بکەیتەوە. بەڵام ئەگەر لەمەدا قاچت زۆر ڕاکێشیت، ئەوە کۆتاییت پێدێت. قەت هەڵەی ئەوە مەکە پێدوا بێت تۆ بەڕی سواکردنی خەڵکی بەرز دەبیتەوە. هەروها قەت ئایدیایەکی باش نییە زۆر بەسەر حەشاماتدا بەرز بیتەوە. تۆ دەبیتە ئامانجێکی ئاسان، کاتی شەنتیایاندا خۆ دەرخستنێکی ئەریستۆکراتیانە بێڕادە مەترسیدارە. چارلسی یەکەم پاشای ئینگلتەرە لە ماوەی 1640کاندا ڕووبەڕووی نائومێدیەکی گشتی قوڵ بەرامبەر دامەزراوەی پاشایەتی بووەوە. یاخیبووەکان لە سەرانسەری وڵاتدا تەقینەوە کە لەلایەن ئۆلیڤەر کرۆمیۆڵ ڕێبەرایەتی دەکرا. ئەگەر چارلز بە قوڵبینیەکەوە کاردانەوەی بەرامبەر ڕۆژگارەکە پیشان بدایە، پشتگیری ڕیفرۆمی بکردایە و نیمایشێکی قوربانی بەشێک لە دەسەڵاتەکەی خستایەتە ڕوو، لەوانە بوو مێژوو جیاواز بووایە. لەبری ئەمە ئەو پۆزێکی شاهانەی خستە ڕوو، وای نیشاندا کە بەم هێرشە بۆ سەر دەسەڵاتەکەی و دامەزراوەکەی خودایی پاشایەتی تووڕەیە. پاشاگەرایەتی ڕق و وشکەکەی بووە مای برینداربوونی خەڵک و گڕی بەردایە یاخیبوونەکان و دوجاریش چارلز سەری خۆی لەسەردانا بە مانای وشە. تێبگە تۆ بە بڕوا بە خۆبوون تیشک دەدەیتەوە، نەگلوت بەرزی و بە سوکسەیرکردن. دوجار ڕاستە تۆ هەندێجار دەتوانیت لە ڕێگەی جۆرێک لە خستنەڕووی بێتامی و زەمینەی دەسەڵات بەدی بکەیت، بەڵام خۆجیاکردنەوەت لە خەڵک و بێتامتر دەرکەوتن لەوان بەزاندنی سنوورەکانەوە مەترسیدارە. هەمیشە ئەو خەڵکانە دەبن کە لە تۆ بێتامتر و نادڵگیرترن و لە وەرزی دواتردا تۆ بە ئاسانی بە کەسێکی تری گەنجتر و خراپتر شوێن گۆڕکێت پێدەکەن.